ئەم شەقامە چۆن نابێ؟ خۆپیشاندانی بەرفراوانی مامۆستایان و فەرمانبەرانە دژی پلەبەرزکردنەوەی مەرجدار و ئەو بڕیاراش ڕەت دەکەنەوە کە حکوومەت تایبەت بە پلەبەرزکردنەوە دەری کردووە. بە یەکسانی پلەبەرزکردنەوە چۆن بە وەزارەتی پێشمەرگە وەزارەتەکانی تر کراوە بە هەمان شێوە مامۆستایان فەرمانبەرانی داماوی دکری. خۆی ئەمە لە ئیسرائیل نهاتین لەش ئێوە خەڵکی وڵاتی. ئەوەی ئەو کوردایەتێک باوکی و نودای باوکی تۆ باوکی فڵان کەس کردێتی ئەوان نیان کردەوە. زۆر ناڕازیم بەو بە مەرجدارکردنیە چونکە هەر کاتێک کە تۆ بتوانانی لەگەڵ بەڕێوەبەرەکە ڕێکەویت و کارئاسانی بۆ کرێت و پلەبەرز دەکرێتەوە چونکە بە شێوازێکە خۆیان کارئاسانە کرۆ بۆ گەندەڵی بەوە لەو ڕێگەیەشەوە گەندەڵکارەکان جارێکی کە پلەیان بەرز دەکرێتەوە ئێمە بە مەرج قبوڵمان نییەوە بە هیچ شێوەیەک ڕازی نابین بەو بڕیارە حکوومەت. ئێمە بە هەموو شێوێ پلەبەرزکردنەوەی مەرجدار ڕەت دەکەینەوە بۆ فەرمانبەران و بۆ مامۆستایان. پێمان وایە ئەمە غەدرێکی گەورەیە لە فەرمانبەر و مامۆستاکرێکە لە 2016ەوە ئەم غەدرەکرێ و ئیتر چی دیجێ قوبوڵکردن نییە. جێبەجێکردنی ئەم بڕیارە سوکایەتیکردنە بە پرۆسەی پەروەردە. بەپێی بڕیارەکەی حکوومەت پلەبەرزکردنەوە بە مەرج خوێندنی باڵا و پەروەردە و چەند وەزارەتێکی دیکە دەگرێتەوە. مامۆستایانیش دەڵێن پێویستە پلەبەرزکردنەوە وەک مافێکی ئاسایی و یاسایی بۆ هەمووان بێت و بێمەرج بێت. لێرە و لەوێ ئەبیستین کە پاساو ئەهێنێتەوە بۆ ئەو نادادیە. بەوانەش ئەڵێن ئەگەر ئەم یاسایە ئەوەندە شیاوە و فەرمانبەری باش و ناباش لە یەک جیا ئەکاتەوە و جۆرێک لە دادپەروەری تێدایە بۆچی لە ناو هێزی چەکدار و فەرمانبەرانی سێ سەرۆکایەتیەکە و ئەنجومەنی دادوەریدا بەرکاری ناکەن؟ یان بۆچی مەگەر سەدان ڕێگەی یاسایی دینیە بۆ بەرقەرارکردنی مەبدەئی پاداشت و سزا؟ بۆیە لە کاتێکدا کە ئێمە چاوەڕێی گەڕانەوەی موچە پاشەکەوت کراوەکانمان بووین چۆن ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لە جێگایەکی ترەوە مافمان بخوات و دووردۆنگمان بکات لە خزمەتکردن. ئەم بڕیارە یان ئەم پێشنیارە بچنەوە بە زووترین کات بڕیاری پلەبەرزکردنەوەی یاسایی و ئاسایی بجێڕنەوە بۆ کۆی موچە خۆران وەک یەک تا لە میزانی ساڵی 2023دا جێگیر بکرێت. لە ئاکامی خوا نەخواسە بەدەمەوە نەهاتنمان ئێمە ڕێگەی تر دەگرینە بەر. پلەبەرزکردنەوەی فەرمانبەران کە لە ساڵی 2016ەوە ڕاگیراوە ئەم بڕیارە نوێیەش 425,000 فەرمانبەر و موچەخۆر ناگرێتەوە. فەرمانبەرانیش بەگردبوونەوە ناڕزایەتی و بڕیارە ڕەت دەکەنەوە و بڕیاریشە لە ڕۆژانی ئایندەدا بۆ ناچارکردنی حکوومەت بە پاشگەزبوونەوە فشارەکانیان فراوانتر بکەن. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.